باسی بەڕێز دەکەم بۆ ئەم بەرنامە بە سوودە بەڕاستی بەرنامەکە زۆر بەستە بۆ زۆر زەڕ بۆ کۆمەڵگەی کوردەواری ئێمە لە سەرەتای دەستپێکی بەرنامەکەدا باسی چەندین بە هۆرمۆنی لە پێکەنینت کرد. ئایا هیچ هۆرمۆنێک هەیە تایبەت بە پێکەنین و دڵخۆشی؟ واللهی سد جوان چۆن وتم کۆرتیزۆل هەیە و ئەدرنالین هەیە ئەم هۆرمۆنانە، بەڵێ مێشکیش کۆمەڵێ هۆرمۆن، یەکێ لەوانە سیرۆتۆنینە، یەکێ لەوە دۆپاماینە، کۆمەڵێ هۆرمۆن مێشک دەریەکە، ئەمانە هەم ناقلی عەسەبیشن، یعنی معلومات و زانیاریەکان لە ناو مێشکە لە خانەیەکەوە گوێزنەوە بۆ خانەی تر هەم تووشی گەشتبینی و خۆشیمانەکەن. بەڵێ ئەنواع هۆرمۆناتمان هەیە، هەموو هۆرمۆناتانە مێشک دروستیەکات. چۆنی بەدبەختی هەیە؟ بەدبەختی بەچیە؟ بە خەم و خەفەتەوە، بە بیرکردنەوەی خراپەوەیە، بە مەشاکیلەوە هەیە، دایمەن هەست بە کەمی بکەین و بڕوامان بە خۆمان نەبێ و بە چای گومانسەی خۆمانکەین، ئەوە وای لێکە ئەو هۆرمۆناتانە بۆ هۆرمۆنە خراپە دەڕێ. و بیرکردنەوەی پۆزەتیڤیش و بیرکردنەوەی باشیش و دڵخۆشی و گەشتبینی و ئەمانە قسەی خۆش و بێتە هۆی ئەوە کە هۆرمۆنی خۆشی بەرهەم بێ. مێشک هەمووی دروستەکە بەڕێزان. کەواتە مێشک هەموو شتێکی تایە. ئێمەین ئەمر بە مەعمەلەکە ئاکەن شتی باشمان بۆ بەرهەم بێنە یا شتی خراپ. ئەوە ئێمەی مرۆڤین، جۆری بیرکردنەوەکەمانە، جۆری تێگەیشتمان لە ژیان. بۆیە لە هەموو دنیا ئێستا ئیش لەسەر عەقڵی ئینسانەکان و بیرکردنەوەیانەکەن بەڕێزان.